تۆپ 5 نهێنیەکانی شوکڵاتە. شوکڵاتە بخۆ لەوانەیە خەڵاتی نۆبل وەربگری. بە جۆرەی دیراسات و لێکۆڵینەوە دەرکەوتووە ئەو وڵاتانەی کەوا زۆرترین خەڵاتی نۆبلیان بردوتەوە زۆرترین ژمارەی شوکڵاتەشیان خواردووە لەسەر ئاستی جیهاندا. بە کورتیەکەی لە نێو شوکڵاتەدا مادەیەکی بە ناوی فلاڤۆنۆید هێزی بیرکردنەوەی مێشک زیاتر دەکات و خوێنی زیاتری بۆ دەبات و ئەداشی باشتر دەکات. شوکڵاتە خواردنی سەربازەکانە. ناپلیۆن سەرکردەی گەورە هەڵکەوتووی نێو تاریخ و مێژوو بۆ هەموو شوێنێک شوکڵاتی لەگەڵدا بوو سەرچاوەی کوزەی بوو. لە دنیای ئەمڕۆژدا جەیشی ئەمریکی و سویسری هەمیشە شوکڵاتە لە نێو جانتاکانیاندا هەیە چونچێ سەرچاوەیەکی سەرەکی وزەیە بۆ ئەم سەربازانە. شوکڵاتە زۆر بەسوودە بەڵام ئاگادار بن ئێمە مەبەستمان شوکڵاتی ڕەشە نەوەک شوکڵاتی شیر. هۆکارەکەشی ئەوێ لە نێو شوکڵاتی ڕەشدا مادەی کاکاو گەلێک زۆرە وەروە کەمترین ڕێژ لە شەکری تێدا نابێت لەگەڵ شیریش بخورێ چونکە شیر سوودی کاکاوەکە لە ناو دەبا. لە نێو شوکڵاتەدا ڕێژەیەکی زۆر بەرز لە ئەکسید هەیە. جامادەی فلاڤۆنۆی ناویشی بۆ دڵ زۆر بەسوودا دەمارەکانی فراوان دەکات و دووری دەخاتەوە لە جەڵتەی دڵ. هەروەها لە شێرپەنجە دەتپارێزێت و لە نەخۆشی شەکرش دوور دەخاتەوە. شوکڵاتە یەکسانە بە پارە. بۆ یەکەمین جار لە مێژوودا هۆزی مایز دینکەی کۆکایان دۆزیەوە. گرنگی دینکەی کۆکا بۆ ئەوان لەوەدا بوو وەکو دراو بەکاریان دەهێنا هەڵدەستان بە کڕینی جانلەوەران و گۆشت و خواردن و پێداویستەکانی ڕۆژانە. کڕینی مریشکێکی حەبەشی بە بیست دینکە کۆکا بوو بەڵام خواردنەوەی کۆکا تایبەت بوو بە دەوڵەمەندەکان چونکە کەس ئەو پارەیە نەبوو بتوانێت کوپێک بخواتەوە. لایانی خراپی شوکڵاتە ئەوەیەکەوە منداڵانی بۆ دەکرێتە کرێکار. بەداخۆ لە شوکڵاتەدا شتێکی ناخۆش و بێزارکەر هەیە ئەویش لە چێرگەکانی شوکڵاتەدا منداڵان بەکاردەهێنرێن. زیاتر لە 1.8 میلیۆن منداڵ دەدەزرێن و لە چێلگەکانی شوکڵاتەدا کاریان پێدەکرێت لە ساحیل حاج و غانەدا. بارودۆخیان وەکو بەندەکانی پێشوو وایە شەو و ڕۆژ کاریان پێدەکرێت. هەموو ژیانیان کراوەتە قوربانی شوکڵاتە بەڵام ئەوان هەر ناشیناسن. گەر شوکڵاتەیەکی بدەیت نازانی کەوا ژیانی لە پێناوی ئەودا لەناوبراوە زۆر باشە چی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. کاتێکەوە هەوڵدا شوکڵاتە بکڕی بۆ ئەم علاماتە بگەڕێ. کاتێک ئەو هێما و علاماتە لەسەر شوکڵاتە دۆزیەوە ئەمە مانای ئەوەیە کە بە هیچ شێوەیەک مافی مرۆڤ و منداڵی تێدا نەخوراوە. بەداخەوە ئەو هێمایە زیاتر نیە لە سەتاییەکی سەر ئەو شوکڵاتانی کەوە لە بازاڕدا هەیە. بەڵام هەمومان بەیەکەوە دەتوانین ئەم ڕێژەیە زیاد بکەین.